ئەم کاتتان باش چاپتەری 28 یعنی چاپتەری 2 دەرسەکەیمە ئەلکتریک فیلد. پێشەوە بڵێم بەشی زۆرتان هۆموەرکەکانی چاپتەری پێشوتان گەڕاندووەتەوە، ئەو هۆموەرکانە لای من ئارشیڤە بێ و دەرەجی لەسەرە. بۆم چاپتەریش هۆموەرکتان بۆ دانێم. ئەم هۆموەرکانەیەوە هەتا وەکو شەممەی هەفتەی داهاتوو ئەرکە لەسەر شانتان کە بە ئیمەیل بیگەڕنەوە چاپتەر بە چاپتەر بەجیا ئارشیڤ یەکەم و هەمووی بڵێن بەک چالاکی حەسێبە، بەڵام ڕجاان بە هیچ شێوەیە کۆپی پاستماکان لە ڕووی یەکەوە مەینووسن، لە ڕووی کتێبەوە مەینووسن و ئەو جۆرەشتانە خۆتان بەدەستی خۆتان حەلیکەن، هەڵایش بکەن. هێشتا ئەوە بەهای زیاترە لەوەی کە ئێوە کۆپی بکەن یا لە ڕووی کەسێکی ترەوە بینووسن، ئەرزشی نییە شتەکە ئەو کات. چاپتەری 28 یا چاپتەری 2 دەرسەکەیەم باسی ئەلکتریک فیلدە. چاپتەری پێشوویم باسی فۆرسمان کرد، باسام لێرە باسی فیلد سەکەین. فیلد یان بوارەکان. بۆوە لە مانای بوار تێبگەن، لە مانای فیلد تێبگەن، ئێمە نمونەیە بێنینەوە. مەسەلەن نمونە تێمپرەچەر. تۆ ئەگەر دیقەتی کردوێ هەمووتان لەگەڵەوە ئاشنان، کاتێکە لە ماڵەوە هیتێرێکتان هەڵکردووە، هەرچی بە هیتێرەکە نزیکترە بنەوە بڵێن گەرمترە بێ. یعنی تمپرەچەر لە هەر خاڵێکی ژوورەکە جیاوازە، هەرچەند بە ئامەڵەن تێکڕای شووری ژوور مەسەلەن 25 دەرەجەیە بۆ کەسێکە، مەسەلەن بڵێن کەسێکی ئاسایی کە هەست بە گەرمە یا سەرمانەکە 25 دەرەجە بێ، بەڵام لە ڕۆژێکی ساردە یا لە ڕۆژێکی گەرمە کە هەوای دەرەوە بەردەوامە گۆڕێەوە ژوورەکەش کۆنتاکتی لەگەڵ دەرەوە هەیە، یا لە نەوەوە شوێنێکی بڵێن ئامێرێکەیە کە گەرما دروستەکە یا فێنکی دروستەکە، تەمپرەچێرەکانی شوێنی ژوورەکان، پۆزیشنی ژوورەکان لەگەڵەکە جیاواز، ینی پۆزیشنەکان بۆ هەر خاڵێکە توانین مەسەلەن تەمپرەچێرێکی بینێ و بەو شێوازە ئەتوانین بڵێن لەویا فیلدێ دیفاین بکەین، تعریف بکەین. طبعا ئەگەر جەوەکە وەستاو بێ، ئەو تەمپرەچەرانە ئەو خاڵانە لەگەڵ یەکە جیاواز نین. بۆ نمونە بڵێن حەمام گەرمترە لە هۆڵەکە بڵێن فێنێکترە لە جوزانم لە ژووری نووسنەکە، بەو شێوازە. بەڵام ئەکرێ تەمپرەچەرە بێ لە تایم، یعنی هەر خاڵێک لە هەر لە حەزەیەەکە بڵێن پلەی گەرمیەکەی جیاواز بێ لە لەحزەکەی تر، لە کاتێکی تر. بەرحاڵ ئێمە ماتوانین بەم شێوازە تعریفی فانکشنێ بکەین تی ئەکس و وای و زد، کە تی ئەکس و وای زد بریتێ لە تمپرەچێری ژوورەکەی تۆ لە هەر خاڵێکە بۆ شێوازە بڵێن تعریفەکرێ. من ناچنەوە ئەینی گەرماوە بەعام، بەڵام مەگە بتانەوێ ڤیدۆیشماندانەوە ئەتوانن بۆ شێوازە تماشا بکەن گەرما چۆن بڵاوە بێتەوە، ینی بڵێن هەر پلەیەکی گەرما ئەوە گۆڕانکاریە لە تمپرەچەرە. بربەستێکە گەرمایە غازێکە کە گەرمە لەوێ دێتە ژوورەوە، بەو شێوازە پلەی گەرمیەکانی ئەو خاڵانەی دەوروبەری خۆی ئەگۆڕێ. ئەم وڵاوونەی فیلدێکە، فیلدێکی سکالێرە. بەڵام ئەمەی تر لێرای بینن هەمە دەتوانین بۆ پڕەژەر پێناسە بکەین، ینی ناسراوترینەوەی هین کەش و هەوا، کاڵن پستانی فلان شوێن گۆڕە، پستانی فلان شوێرە گۆڕە، پستانەکە گۆڕێ، ئەوی بەهۆیەوە کە هەوا بجوڵێەوە، هەواش کە جوڵە بڵێن با دروستە بێ، باران دروستە بێ و هەموو شتەکانیت. بەڵام ئێمە توانین هەر بە هەمان شێوێ بۆ لێشاوی فلۆیت پڕەژەریش وەکو فیلدێ پێناسە بکەین، کە ئەگە دیقەت بن مەسەلەن ئەمە باڵی فڕۆکەیە تقریبا بەم شێوازەی ئیشەکە، تماشا بکەن پڕەژەر لە سەرەوە و لە خوارەوە لەگەڵەکە جیاوازن، لە هەموو خاڵێکی دەوروبەری ئەو هینە لەگەڵەکە جیاوازن. جیاوازی پڕەژەرە ینی لە خاڵەکان نابێ بەهۆیەوە کە بەدڵ فڕۆکە بەرز بێتەوە. ئەتوانین بۆ پڕەژەریش یا بۆ پستان ئێمە بین تعریفی فیلد بکەین. بەرحاڵ فیلد ئەتوانێت ستاتیک بێ، یعنی بە پێی کات نەگۆڕێ. فیلد دەکرێ تایم وارینگ بەنی بە پێی کات بگۆڕێ، لە هەر خاڵەکە بگۆڕێ. یعنی ئەتوانێت بە شێوازی سکالێر بێ، وەکو ئەمەی گەرمە سکالێرە، تمپرەچەر هیچ ڕاستەیەکی نییە.
وەکو تمپرەچەر یا کرێ بە شێوازی هین بێ ڤێکتەر بێ وەکو مەسەلەن ئاڕاستەی لێ شاوی ئاوێ ئەگە تۆ ڕووبارێ لەبەر چاو بگری ئەو ڕووبارە ئاوا ئەجوڵێ وانە ئەتوانین ئێمە ئەوە بە فیاڵدێ لەبەر چاو بگرین کە بە شێوەی ڤێکتەرە چونکە ئاڕاستی هەیە. زەقترین نمونە کە ئێمە هەمانە گرافیتیشنال فیلدە گرافیتیشنال فیلد هەرە و کێزی کێشکردنە زەوی هەیەی بۆ نمونە فیلدەکەی بەم شێوازە تعریفە بێ بە جی یەکسانە بە F لەسەر M0 M0 لێرە چیە لێرە بارستایەتی ئەزممویە بۆ تاقیکردنەوە بەکاری هێنین F بریتە لەو هێزی کێشکردنە کە کارەکاتە سەری هێزی کێشکردنەکە دابەشی بڵێن بارستایی ئەزمموونەکەمان بکەین فیلدەکەمان ئەدۆزرێتەوە لە نزیکی ڕووبەری زەویە یونیفۆرمە ئەم فیلدە یونیفۆرمە یعنی چی یعنی تۆ ئەگەر لەسەر ڕووبەری دەریابیە لە بەرزیەکەت زۆر نەگۆڕێ جی یەکسانە ئەو جیە یەکسانە مەسانە زۆجار بە 9.8 پیشانیدەن ئەڵێن 9.8 ئەمە مانای ئەوەیە کە لەو لە نزیکە ڕووبەری زەویە بڵین فیلدی گرافیتیشنال هنا یونیفۆرمە یەک جۆرە شتێکە لێرە هەیە ئێمە زانین زەوی بە دەوری خۆرە ئاسوورێتەوە ئۆکەی یعنی زەوی خۆر زەوی هێزەکە خاتە سەر زەوی تاوان بە پێی یاسای سێمی نیوتن زەوی هێزەکە خاتە سەر خۆر بەڵام ئەم هێزە چۆنە گوازرێتەوە مەودای دووری نێوان خۆر و زەوی مەودایەکی 150 میلیۆن کیلومتر پێ وابێ ئەم هێزە چۆنە گوازرێتەوە لەم مەودا دوورەوە کارەکاتە سەر زەوی باشە خۆی ئەوەی کە لە زیهنی ئێمایە ئەم بڵێنم ئەکشن ئەت دیستانسە کردارە لە مەودایەکەوە ئێمە ئەوەی کە لە زیێنمانەیە ماسەکەوێت لە ماس بەرکەوتنی لەگەڵ ماسە هەیە بەڵام بارستایی بەرکەوتن بەڵام لە ڕاستیە بەم شێوازەیە ماس بارستاییەکە بەرکەوتنی لەگەڵ فیلدێکە هەیە لەگە بوارێکە هەیە ئەو بوارەیە کە بەرکەوتنەکەی ئەو ئەگوازێتەوە بۆ بارستاییەکە یعنی بوار لێرە حاڵەتێکی نێوانگیری هەیە ینی بۆم شێوازە بڕێن لە بینی زەوی و خۆرە بوارێکی گرافیتیشنال هەیە کە ئەم بوارە هێزی خۆر بۆ سەر زەوی ئەگوازێتەوە و بە هەمان شێوەش هێزی زەوی بۆ سەر خۆر ئەگوازێتەوە ئەمە واتای بوارە هەمان شتیش بۆ ئەلکتریک فیلد هەیە ئێمە زانین بە پێی یاسای کولۆمب بارگە کارەکاتە سەر بارگە ئەوەی کە لە زیێنی ئێمایە بەم شێوازەیە چارج یعنی دوو بەرکەوتن بەڵام لە ئاساسە بەم شێوازەیە چارج فیلدە دروستەکە ئەو فیلدە هێزەکەی ئەگوازێتەوە بۆ بارگەیەکیکە و پێچوانەوە لێرەشە ئێمە ئەتوانین تعریفی بڵین فیلدەکە بکەین تعریفی ئەلکتریک فیلدەکە بکەین تعریفی ئەلکتریک فیلد بەم شێوازە یعنی لە دەوروبەری بارگەیەکە بەم شێوازە Q1 چۆنەی دۆزیتەوە ئی یەکسانە بە هێزێک مەسەڵەن بۆ فیلدەکە لێرە فیلدەکەمان لێرە چەندێکە ئەمە Q1 فیلدەکەمان لێرە چەندێک وانە بی پێوین باشە توندی فیلدەکەمان لێرە بپێوین ئینتەنسیتی فیلدەکەمان لێرە پێوین چۆنەی پێوین دێنین F ئەو هێزە کە کارەکاتە سەر بارگێ لە یادانین بارگەکە هەرچێ بێ بارگێ لە یادانین هێزێکە کارەکاتە سەر و بارگایی پێوین و دابەشی ئەم بارگەیەکەین هێزەکە بڵێن هێزەکەمان پێواوە دابەشی خودی بارگەکە یەکەینە بارگێکە لێرە هەیە ئەوەختە فیلدی ئەم بارگەیە ئێماتوانین بدۆزینەوە ئی یەکسانە بە F لەسەر Q0 بەڵام بەعام ئێمە Q0 بەکارێنین Q0 یعنی چی؟ یعنی بارگەیەکی پۆزیتیوی زۆر بچووک زۆر بچووک بۆ مانە کە کاریگەری ئەو نەفیلدەکەی خۆی بچووکە کاریگەری لەسەر دەوروبەری زۆردا نانێ یعنی ئی یەکسانە شوێ ڤێکتەرە ماشاکەن لیمیتی F لەسەر Q0 چون کاتێکە Q0 زۆر بچووکە بێتەوەنی ئەڕوا بەرەو سفر طبعا ئەمە قەدڕوو نادا هەمیشە لە واقعە هەرچەند بچووکیش بێ ناتوانێت لە بارگەی ئێلکترۆن ئەیبینن بچووکتر بێ و حتما کاریگەریە کاردا ئەنێ بەڵام وەکو ئایدیال وەکو شتێکی ئایدیالی ئەمەتوانی وای دابنین لێرەشە هەر وەکو بارستایی بەم شێوازەیە بارگەی Q1 فیلدەکە خاتە فیلدەکەی ئەبێ بەهۆی ئەوەی هێزی بکەوێتە سەر Q2 کە F2 و بارگەی Q2ش
هەر فیلدەکە هەری نەویشە هاو بەشە فیڵدە بینی هەردووکیانایە هێزەکە خاتە سەری کیویەک کەم دوو هێزە دش بە یەکن و طبعا F1 و ماینەس F2 F1 یەکسانە ماینەس F2 یعنی بڕیان یەکسانە بەڵام ئاڕاستەیان دشە پرۆبلەمێکی سادە حەل بکەین بزانێکین باوە بزانێکی فیلد چۆنە A proton is placed in a uniform electric field E. پروتۆنێک لە uniform electric field-ێکی E هەیە uniform بوتمان ئەوەیە کە کۆنستانتە یەکەمان کۆنستانتە ناگۆڕە What must be the magnitude and direction of this field؟ باشە باشێکتان پێ بڵێم کاران یونیفۆرمە بەسمان نەگۆڕانە بەپێی پۆزیشن نەک بەپێی تایم بەپێی تایم شتەمان ناگۆڕە بەس بەپێی پۆزیشن لێرە بەدەستمانە ناوێت بەپێی پۆزیشن بگۆڕێ ئەڵێم بڕی ئەو بڕ و ئاراستەی ئەو فیلدە چییە کە کار بکاتە سەر پرۆتۆنێک و نەیە لە بەربێتەوە پرۆتۆنێکمانەیە ڕامانگرتووە لا شوێنەکە تەبعاً پرۆتۆن بارستایی هەیە هێزی کەشکردن کارە کاتە سەری دێتە خوارەوە ئێستا ئەمانەوەی بزانێکی چ بوارێکی کارەبایی بخەینە سەر ئەم پرۆتۆنە کە پرۆتۆنەکە نەیەتە خوارەوە هەر لە شوێنی خۆیان بوەستێ طبعا ئەبێ هێزە کارەباییەکەی تۆ یەکسان بێ بەچی بە هێزی کێشکردنەکە بارستایی پرۆتۆن وەکو ناوی خۆتان هەمیشە لە بیرتان بێ کاتی 1.667 کە دەتوان ماینەس 27 تماشاکە ئەم ئێفا یەکسانە بە EQ0 هێزە کارەبایەکە یەکسانە بەوە بە پێم فۆرمولا گەر سیرکەی ئێفەکە یەکسانە بە EQ0 وەختێککە E یەکسانە بە F لەسەر Q0 کەەوە بوو ئێفەکە یەکسانە بە EQ0 و EQ0 یەکسانە بە MG یعنی بڵێن F یەکسانە بە MG و Q0ەکەی تۆش بارستا بهینە بارگەی پرۆتۆنە بارگەی پرۆتۆنی هەر بارگەی ئلکترۆنە بەڵامە پوزیتیڤی بە موجبی ئۆکەی ئێستا ئەمانە کەڕەتەکەی نەکاتە ئاماوە ئێلکتریک فیلدەکەمان دۆزینەوە یەک کەڕەتی دەتوان ماینەس حوت تماشاکە لە مەتماتیکە ئێمە یەک ئەنووسین 1.0 نووسین یەک بەڵام لە فیزیا 1.0 جیاوازە لە یەک نەک لە بڕا بەڵام لە مەفهومە جیاوازە مانایەوەی دقیقترین تا 0.1 بە دیقات شتەکەمان پێواوە ئاراستەکەی بەرەو کوێوەیە ئاراستەکەی بەرەو سەرەوە بێ چونکە تۆ بارستایی بڵین ماسی وەیتیان وەزن یا کێشی پرۆتۆن بەرەو خوارەوەیە کەوا بۆ بێ ئەو فیلدەکەی خەیتە سەری بەرەو سەرەوە بێ جوگە بارێکێکی موجەبە حتمەنە بێ ئاراستەکەی ئلکتریک فیلدەکە بەرەو سەرەوە بێ بەڵام ئەگەر بارگەکەی نەگەتیڤ وایە وەسای بەرزاجی پرۆتۆن وای دامێ ئلکترۆن بواوێ ئەبێ ئەویش بەرەو خوارەوە یعنی بڵێ ئلکتریک فیلدەکە بەرەو خوارەوە بۆ هێزەکە بەرەو سەرەوە وایە چونکە هێزەکە دەبێ بەرەو سەرەوە بێ لە هەر حاڵە هێزەکە دەبێ بەرەو سەرەوە یعنی بڵێ نابم شێوازە گەر ڕسمی بکەین یعنی ئەمە گەر مەسەلەن بڵێین ئەمە پرۆتۆنەکەمان بێ ئەمە MG وایە هێزێک کارەکات ئەو هێزەی هێنێ بەرەو خوارەوە کەەوە بۆ بێ هێزێکی تربی بە بەرەو سەرەوە ئەم هێزە بەرەو سەرەوەی بارگەکەی خۆی چییە؟ پۆزیتیڤە کەوا بوو ینی بڵێن ئفەکەی تۆ ئەبێ بەرەو سەرەوە بەس ئەگەر بارگەکە نەگەتیڤ بواە ئەوش بۆیە بەرەو بڵین کابی ئلکتریک فیلدەکە بەرەو سەرەوەکە باشە بەڵام ئفەکار بەرەو سەرەوەیە بەڵام ئەگە بارگەکەی تۆ نگەتیڤ وایە ئلکتریک فیلدەکە حتمما بەرەو خوارەوەیە کرد ڕۆینە پێشتر بۆ پوینت چارج دوو بڵین پوینت چارج ئێمە هێزی نێوان دوو پوینت چارج و پێی کۆلۆمب پەمەیە وانە بەپێی یاسای کۆلۆمب ئەکاتە F یەکسانە بێ لەسەر 4 پای ئپسیلۆن 0 Q0 لەسەر R دووجا ئێلکتریک فیلدەکەی کاتە چی بۆ پوینت چارجێ یعنی ئەو Q0 ئەزمونیەکەمانە لە شوێنە دامانناوە هێز بۆ کیۆکەمان هێزەکە پێوینە کاتە ئەوە کاتە F لەسەر Q0 یەک لەسەر 4 پای ئپسیلۆن 0 و Q لەسەر R دووجا کەوا بۆ ئلکتریک فیلدی هەر بارگەیەک یەکسانە بە
کۆنستانتەکە کەڕەتی یعنی 1 کەڕەتی کیو لەسەر ئارد و جا مودەی دووری ئەو لەکوێتەوێ بوارەکە پێوی توندی بوارەکە بپێوی ئەمە نمونەیەکە لە سەکانێت بە طبعا ئەلکتریک فیلد لە خاڵە جیاوازەکانە گەسێبکەنەوە بەرگی کیو لێرە ئەمەیە لێرە ئەمەیە لێرە ئەمەیە هەچە دوورتر بیتەوە بچووکترە بێتەوە ئەو وەختەکانی ئاڕاستەکەی دەمان بە پێی ئاڕاستەی بارگەکەیە ینی بەرەو دەرەوەیە ئەگەر تۆ کۆمەڵک بارگە و هەبووچیەکەی لێرە یاسای سوپەرپۆزیشن بەکارهێنی یاسای سوپەرپۆزیشن مثلا کۆمەڵی بارگەتەیە ئەوەتە Q1 Q2 Q3 Q4 ئەتەوێ بزانی ئەلکتریک فیلد لێرە چەندێکە ئەلکتریک فیلدی ئەمە حەسێبەکە هینی ئەمە حەسێبەکە هینی ئەمە حەسێبەکە هینی ئەمە حەسێبەکە هەمووی لێرە ئەوجا پێکەوە بە شێوەیە بێکتەری کۆیانەکەیتەوە ئەمە پیاڵێن سوپەرپۆزیشن یان کۆکردن لە سوپەرپۆزیشن لە هەموو شوێنێکی فیزیا هەیە لێریشە هەیە ینی کاریگەری هەر کامیان بە جیا حەسێبەکەی و لە کۆتاییە هەمویان کۆیەکەیتەوە ینی سەرەتا وای دانی بەس ئەمەیە ئەوانتر هەر نین ئەلکتریک فیلدەکەی حەسێبەکەی وان باشە ئەمەیە ئەمجار دینەمە حەسێبەکەی وای دانی ئەمانەی تر هەر نین دوو حەسێبەکەی ئیسی هەروەحتا هەر چەندانە بێ کێشەمانێ ئێستا با میسالێکی کا بۆ ئەلکتریک فیلد بەم شێوازە حەلکەین این an ionized هلیوم اتۆمەکەی ئایۆنایزە هلیوم ئەتۆم 2 ئلکترۆنی هەیە هلیوم انواعی هەیە طبعا 2 پروتۆنیمان هەیە 4مان هەیە 3مان هەیە بەڵام 2 پروتۆنی یعنی 2 پروتۆن و 2 نوترۆنی ئەوە شێوازە بەڵام بە هەر حاڵە پروتۆنەکانی هەمیشە 2 ئەلکترۆنەکەی طبعا ئەلکترۆنەکان شێوەیە 2 دانە بێ ئایۆنایز کراوە یەکێ لە ئەلکترۆنەکانی لێکەنراوەتەوە و ئەو ئەلکترۆنە لە ناوکەکە دوورخراوەتەوە باشە بۆ مۆدەل چەنێ 26.5 پیکۆمتر پیکۆ یعنی دەتوان -12 یعنی 1,000 میلیارد ئۆکێ ئەڵێ ئەلکتریک فیلدەکە لە شوێنی هینەکە چەندێکە لە شوێنی ئەلکترۆنەکە چەندێک ئۆکێ زۆر بەستە ئەمە مەوداکەمان هەیە ئەوەتە 26.5 کەڕەتی دەتوان -12 متر دووجا فۆرمولەکە وازەحە ئەو وەختە هین بڵێن بارگەی پرۆتۆنەکان چەندێکە دوودانە ئەلکترۆنە بارگی پرۆتۆنەکان حەسێبەکەی 1 لەسەر 4 پای ئەپسیلۆن چگاتەوە هەڵقاوەسە ئەلکترۆنەکەی ترەوەنی ئەلکترۆنی ترکەلویا هەیە قاوەسەری وێنێ 2 پرۆتۆنمان هەیە ئەوڵێ چی what is the field due to the nucleus at the location of the electron ئەلکترۆنێک کە بردومانێتە 6.5 پیکۆمتر ئەڵێ چەندێکە باشە هینی ئەلکتریک فیلدی ناوکەکە تەمان دوودانە پرۆتۆنی تایە و ئەوە حەسێبەکەی وشێوەست طبعا ئەمە ئەواتوان بۆ نمونەی تریش حەسێبیکەن فیلدی مەسەلەن ئایۆنایز ئورانیۆم کە زێدەکەینەوە و 2 کە کاتێکە 91 دانە ئەلکترۆنی لێکەنرابێتەوە بە چ شێوازی حەسێبەکەیەکانی ئەمانە خۆی ئەتوانی ینی بڵێن لە گەردوونی ئێمە ئەم کارلێکە یەکجار ڕوئەیە و یەکێکە لە مێتۆدەکان ینی دیتێکتی ینی غازە ئایۆنایزەکان یەکێکە لە مێتۆدەکانی ئەستێرە ناسی ئێستا بابین بە بەکارهێنانی سوپەرپۆزیشن یان بە کوردی پیانۆ سەر یەککەوتن بین نمونەیە حەلکەین ئەم وێنەیە دوو بارگەمان هەیە Q1 Q2 باشە 4 Q1 Q1 1.9 میکرۆکۆلۆنە Q2 2.3 میکرۆکۆلۆن هەردووکیان موجەبن ئەڵێ
باڵێ یەکێکیان لە شوێنی مۆدێل دووریم دوانە ئێڵا یەکێکیان لە ئێل 13 سانتیمترایە ینی بڵنێکیان لێرایە the first change as origin of x-axis یەکیان ینی بڵێن لە ئۆریجینای مەگەر ئۆریجینەکەمان بێکیان لە ئۆریجینە یەکی تریشیان لە لێرایە ینی لێرەوە تا ئێرە 13 سانتیمتر. ئەڵێ لەم خاڵە لە کام خاڵە کێمە بارگەی بێنی لێرە دابنین هیچ هەست بەبوونی فیلد نەکە ینی لە کووە بەرەنجامی ئەو دوو فیلدا کە یەکێکیان Q1 دروست یەکێکیان Q2 دروستەکە کاتە سفر ینی لەویا کە دای بنین ئەو بارگەی لەو شوێنە دابنین ئەو بارگە هیچ هەست بە هیچ چەشنە هێزێک نەکە ینی E1 یەکسان بێ بە E2 وەکو بەر. طبعا تماشاکەن ئەمەیان ئەم Q1ە فیلدەکەی بڵین بەم لێ دوورەکەوێتەوە شێوازی بەرەو دەرەوە دێ بۆ ئێرە ینی بارگێکی موجب کە لێرە دابنین دەفعیەکە بارگێکی موجبش کە لێرە دابنی ئەمەی شەر دەفعیەکە Q0ەکەمان هەمیشە موجبە. ئۆکەی ئێستاکانێ فیلد لێرە بۆ Q1 کاتە چەند مەودای ئێرە تا ئێرە نازانین چەندێکە X وایە 1/4 Q1 X2 جا مەودای ئێرەش تا ئێرە نازانین چەندێکە بەڵام ئەگەر لێرە تا ئێرە X بێ ئێرە تا ئێرە ئەکاتە L-X ئەم دوانە لەگەڵەکە یەکسانەکەی. ئۆکەی طبعا Q1 و Q2مان هەیە لە جیاتی خۆیدا دایانەنەی باشە ئەنی ئەمە گەر حەلیکەین ئەوە لەگەڵەوە ڕوا ئەکاتە ئەمە X یەکسانە بە L1 + Q2 Q1 L چەندێکە 13 سانتیمە ئەکاتە 5.8 سانتیمتر یعنی لێرەوە تا ئێرە 5.8 سانتیمتر ینی لەو خاڵات و بێنی بارگەی دەبنی و بارگە هەست بە هیچ چەشنە هێزێک ناکە. زە ئەلکتریک دایپۆل نمونەیەکێکە لە ئەلکتریک دایپۆڵە لە ئەلکتریک دایپۆل یان دوو جەمسەری ئەم گردونەی ئێمە ئەم جیهانەی ئێمە هەمووی دوو جەمسەریە ئەم دوو جەمسەریانە ینی لە ژیانی کۆمەڵایەتیە هەیە لە ژیانی زانستیە هەیە لە هەموو شوێنەکە هەیە دوو جەمسەری پۆزیتیڤ جەمسەری نێگەتیڤ باشە. ئێمە ئەمانەوێ بزانێکین ئەلکتریک فیلدی ئەمە لەسەر هێڵێک کە ئەم دواناکە بە دوو کردەوە مۆدەکەیان دیە لە یەکتری لە شوێنێ لەسەر ئەو هێڵە کە هێڵی ئەکسال بنەوە ڕاستی ئێراڕوە لێرا کاتە چەند باشە فیلدی ئەم اینەوە هەنە تەقریب لەخری بەکارهێنی ئەلکتریک فیلدێکە ئەم بارگە دروستیەکە ناوێنین ئی موجب بەم ئاڕاستە دێتەوارەوە. ئەلکتریک فیلدێکە ئەمە دروستیەکە ناوێنین ئی ناقص بەعکسەوەیە ئەگەر ئەمە بارگە ئەزمونیەکەمان ئەکسپەریمنتاڵیەکەمان لێرا دابنین کە تێستێکەمان کە لێرا دابنین کە موجبە تەمانەمە جەزبێکە ئەوە دەفعێکە بەم شێوازە ئەم دوودانی فیلدەمانە بێت. بەرەنجامی ئەم دوودانەی تری فیلدا ئەکاتە ئەم ئەلکتریک فیلدە بەرەنجامەکەیە وانە بە پێی یاسای کۆکردنەوەی ڤێکتەرەکانیان ئاڕاستە بڕەکان بەم شێوازە. ئەگەر ئەم خاڵە لێرا بێ گۆشەیەکەم خاڵێکرا دروستیەکە تێتایە طبعا ئەم گۆشەی شەرەبێ بە تێتا بە پێی هین ئەم گۆشە شەرەبێ بە تێتا ئەم گۆشەش ئەمە کاتە 90 ماینەس تێتا ئەمەشێک بە هەر کاتە تێتا چونکە ئەم دوودانە هێز ئەم دوودانە فیلدە بە تەواوی یەکسان کەوا بوو ئەم تێتا و ئەم تێتاش لەگەڵەکە یەکسانن ینی ئەم شێوەزێنی بە پێی ئەم تێتایە توێن تێتەکان تریش دیاری بکەینەوە تێتا. جارە بە بڕەکانیان حەسیە بکەین ئی زائید و ئی ناقص مەوداکانیان هەردووچیان یەکشتە دوچیان ئاڕا باشە بڕەکە یەکاتە ئی زائید یەکسانە بە ئی ناقص یەکسانە بە ما بەڵام ئاڕەکاتە چەند دابەشی ئاردووە ئاڕەکاتە چین چین لێرەوە تا ئێرە چەندەکە دی لەسەر دووە لێرەوە تا ئێرە چەندەکە ئێکسە بە پێی یاسای فیزا خۆش دەکاتە ئاڕەکاتە ڕەجی بڵین ئێکس دووجا پلاس دی لەسەر دووجا طبعا لێرە دووجاشە بێتەوە ئیتر ڕێگەکە نامێنەیە کاتە ئێکس دووجا پلاس دی لەسەر دووجا. ئۆکەی ئەمە بڕەکەیەتی بەڵام ئێستا ئەمە حەسیە بکەین دیقەتکەن ئی پلاس و
این ای پلاس و ای ماینس یەکینیان هەیە ینی بڵێن یەک بڕیان هەیە هەموو شتی لێرە سیمیتریە تقریبا یا بڵێن ئانتی سیمیتریە ئەگەر ئەمە پشیتەڵیکەینەوە بۆ دوو کۆمپۆننت دوو کۆمپۆننتیانە بێتیان ئەمە کۆمپۆننتی بۆ ئێرە یەکێ کۆمپۆننتی لەسەر ئەمە یەکە ئەمەش کۆمپۆننتێکی لەسەر ئەم تەوەری زدا بێ ئەمش کۆمپۆننتی لەسەر ئەم تەوەری زدا بێ ئەو کۆمپۆننتانیان کە کەونە سەر تەوەری ئێکس یانە و شیتەڵان کە کەوتە سەر تەوەری ئێکس هەردووکیان لەگەڵ یەکە یەکسانە چکەم گۆشە ئەم دوو گۆشی یەکسان بووم دۆشی یەکسانە مەکاتە 90 ماینەسەوە شکاتە 90 ماینەسەوە وایە کەوابوو ئەم کۆمپۆننتێکە کەوێتە سەر ئەمە لەگەڵ ئەم کۆمپۆننتەکە کەوتە سەر ئەمە بەقەدەر یەکن و دژ بە یەکەن یەکتری ئەسڕنەوە کەوابوو ئەمە هیچ ئێلکتریک فیلدێکمان لەم خاڵە لە ئاڕاستەی یەکسا نابێت و لە ئاڕاستەی زدا هەردوو کۆمپۆننتەکە پێکەوە کووە بنەوە کاکاتە چی کۆمپۆننتی ئەمانە لە ئاڕاستەی زدا زگە زد و ئیت یەکینن یەک ئاڕاستیان هەیە ئەکاتە ئی پلاس کوساینی تێتا ئافۆن ئی ماینس کوساینی تێتا ئەمش کاتە ئی پلاس کوساینی تێتانی لەم ئاڕاستا پێکەوە کووە بنەوە ئی پلاس کوساینی تێتا ئی ماینس کوساینی تێتا وەکمان لە ئاڕاستی یەکسەیەک تریە سڕنەوە کاتە سەفر لەم ئاڕاستا کاتە ئەمەم دوارە پێکەوە کۆکەرەوە کاتە دوو ئی پلاس کوساینی تێتا ئی پلاسمان هەیە ئەی کوساین تێتاکە خۆچەنێکەکە کوساینی تێتا تماشاکەن ئەمە تێتایە کوساینی تێتا کاتە چی ئەکاتە ئەمەی تەنیشت دابەشی ئار ئەمەی تەنیشتێنێگە دی لەسەر دووە ئادرەوە تایرە کاتە دی لەسەر دوو ئارش خوێ کاتە چەند بە پێی یاسای پیساخۆرسە کاسە دی لەسەر دوو توانی دوو پلاس ئێکس توانی دوو ڕێگەکەی وایە کوساین تێتا کاتەوە کەوەم کوساینی تێتایە هێنین لێرە دای ئەنەین ینی بڵێن ئەوەتە لێراکە دای ئەنەین لە جیاتی ئی پلاسیش لە جیاتی ئەو ئی پلاسیش بڕەکەی دانین ئەکاتە ئەمە یەک زەربوو ئەمە توانی یەک لەسەر دووە ئەوە توانی یەکە کەڕەتیانەکەین ئەوەش کەڕەتی واکەین ئەکاتە ئەمە ئەکاتە ئەمە دوویەکیە لەگەڵ و دووارڕوە ئەکاتە یەک لەسەر 4 پای پسیرۆ سفر کیو دی ئەکس دووجا پلاس دی لەسەر دوو توانی دوو هەمویان توانی سێ لەسەر دوو چونکە ئەمە توانی یەک بوو ئەوەی توانی یەک لەسەر دوو بوو کاتە سێ لەسەر کەوا بوو ئێلکتریک فیلدمان لەسەر ئەو تەوەرەی کە ئەم دوو خاڵە پێکەوە بەستێتەوە دۆزیەوە کردیە چەند کردی ئەم کیو دیە کیو کەڕەتی دی تایسە ئیشەکەمان تەواو بووە بەڵام با بزانێکی هەنێتی ئەم کیو دی پێڵەن ئێلکتریک دایپۆل مۆمنت ئێلکتریک دایپۆل مۆمنت یا زەبری دووچەفسەری کارەبایی کاتێ پێکاتێک کیوتی ینی بارگەکان لەگەڵەکە یەکسانن یەکیان هەوڵەگری وەکو بڕیە لەگەڵەکە یەکسانن کەڕەتی مەودەی دووریانەکەی و پێڵەن زەبری بار نەگۆڕ بۆ نمونە لە ئەتۆمی بڵێن لە مولکیولی خوێە NaCl ئەمە ئەکاتە پیەکاتە ئی کەڕەت ئیدی مەودەی دووری بڵێن کۆلۆر و سۆدیۆم Na و Cl چەندێک Cl ناقسە Na پۆزەتیفە مۆدە دووریەکان دەتوان ئەوەیە 0.6 نانۆمترە کە هەر نانۆمترێکیش کە خۆتان نەزانن کاتە دەتوان ماینەس 9 متر دیەکەمان هەیە ئەلکتریک فیلدەکەیشیمان هەیە کۆلەر بە ناقسی و Na بە زائیدی هەر ئلکترۆنە کەڕەتێکێنە کاتە ئەمە باشاکە یەکەکەی کۆلۆمب مترە و ئەوەش کە ئەمە سەکانیمە دەرەمە حەسیبمان کرد بە هەر بە شێوە سادە بەڵام ئەوەی کە بەڕاستی پیاوراوە سێیە ینی ئەمە 3.78 ئەمە سێیە بۆچی ئەمە سێیە ئەمە کارەکە ئەگەڕێتەوە بۆ سەر و مۆزوعی کارلێکەکانی تر کە لەو ناوا هەن ینی فەڵدی تر دێتە ناوەوە بەڵام ئەبێتر ینی معقولە ینی ئێرۆرەکەمان ئەوە زۆر نییە نزیکە 20% زۆر نییە ئۆکەی ئەسەکانی ئەمەی کە لێرە هەمانە بە تۆزێت هینی پێ بدەین دەردی بدەینێ سادێکینەوە ئەم فۆرمولە بەکارهێنین باشە 1 پلاس وای توانی n کە بیکەیتەوە کاتی 1 پلاس ny
n ماينز يك 2 فاكتوريال واي 2 واي سيكيش يكاتا n كراتي n ماينز يك كراتي n ماينز 2 دا باش سي فاكتوريال غزاني 2 فاكتوريال غزاني يعني شي يعني 2 كراتي يك فاكتوريال يعني يك اما طبعا ليش اما الجيرة مش صفر فاكتوريال معناه يك صفر فاكتوريال بيناسي يكسانا بيك اوكي سكانو فورمولا بكاري يعني ماشاكا اما الجيرة او اكسا وشكلي اما بيني او اكسا يعني درا ولا جير هناك اكس تواني دو تواني سي لسر دو بين درا دو كلا دو كاروا كات اكس تواني سي او تاتو تدرا باشا او تاتو تدرا اما جكات يك بلاس دي 2 اكس تواني دو سي لسر دو خوتان مدرس بيكن حتما أصانا أما تواني سي لسر دو ولا جيرا أقا بيكن با هين بين لسر وكتا ناقص سي لسر دو أوكي أما يمان ليرا حيا أما يشمان ليرا حيا لجدي كيوديش بيمان دانا هو طبعا بفيو فرمولا يستا أما بفيو فرمولا بكينا وكاتا أما إي يجلس شوار با إبسيلون صفر كامل درويا يك أما تواني إن ماينس سي لسر دو دي دو اكس تواني دو بلاس فلورا برو اما زور بچوكن اما توانين چاوپۆشیان لێ بکەین بۆ ئەم مەرحەلە هەم لەمەش چاوپۆشی بکەین چونکە دیەکە خۆی زۆر کەمە یعنی مەسەڵەن بۆ دایپۆل و ئەم جۆرە شتانە چونکە ئەکس معمولاً لە مەودای زۆر دوورە پێورێ دی خۆی بچووکە ئەکس گەورەیە ئەما توانین بە چاوپۆشی لەم وەزع بکەین و ئەمە ئەمێنێتەوە ئەرە ئەمانێتەوە کەڕەتی یەک هەموو ڕستانە زۆر بچووکن وەزیان دەێنین کەەوە بوو ئەلکتریک فیلد ئەکاتە یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن صفر پی لەسەر ئەکس سێ بۆچی ئەمە ئەلکتریک فیلدی دایپۆلێکە کە لە مەودایەکی دوور ئەلکتریک فیلدی دایپۆلێکە لە مەودایەکی دوور لەسەر تەوەری ئەکسەکەی تواشاکەن ئامرازێک هەیە ئەم ئامرازە بۆ تەجەسم یا وێنەکردنی فیلد بەکاردێ کە پێیان لاینس ئۆف فۆرس کە ئەمە فارادەی داهێنێتە کە لە گەورەترین شاهکارەکان کە بەنی بەکار هاتوێنی فارادەی بەبێ ئەوە هیچ فۆرمولێکی مەتماتیکی بەکاربێنێت تەنها بەکارهێنانی ئەم لاینانە توانی زۆر کەشفیاتی گەورە بکە تەنها بەکارهێنانی ئەم لاینانە هەر بۆیە لە فیزیا گریگێکی تایبەتی هەیە ئەمە فیلدەکان دیانی بۆ شێوازە پیشانە دێن بۆ بارگێکی موجب فیلد دێتە دەرەوە ئاراستەکەی بەرەو دەرەوەیە کاتێککە بارگێکی موجب بەکەوێت لە بارگێکی موجب ئەم هێڵانە چونکە هەردووشیان موجبن بۆکۆ بکەون لە یەک بەم شێوازە لە یەکتری دوورەکەونەوە بەڵام لە مودەی زۆر زۆر دوورە هەردووبارە بێتەوە بەمەد باشاکە ئەگەر لە زۆر زۆر دوورەوە کە سێری بکەیت ئەم دوایانە بە یەک بارگا بێنرێ ها هەرچەند بازنی تەواو نییە بەڵام هینە باز لێرە مودای بەتاڵە بێتەوە کە هیچ فیلدێک نییە ئەو نمونەیەمە بوو ئەم میسالەمان ڕێک ئەوە بوو ئەو شوێنەیە وەختێکە بارگەیەکی موجب و بارگەیەکی نگەتیڤ بێ بەم شێوازەیە لە بارگەی موجب دێتە دەرەوە چێتە ناو بارگەی نگەتیڤ چێتە ناو بارگەی نگەتیڤە کاتێکە بڵێن هێڵێکی گەورەت هەبێ بەم شێوازە بڵێن هێڵێکی درێژ هەمووی موجبە ئیتر ئەم هێنە ئینفینیتیە ینی بڵێن لەو سەر پەرەدنیاوە ڕوا بۆ ئەو پەرەدنیا ئەم هێڵێکی بارگەیە کەوا بوو ئەلکتریک فیلدەکەی تماشاکە ئیتراوە بە شێوازی لێک دوور ناکەونەوە هەمووی بە شێوەی خەتێکی ڕێکی پەڕا لێرە ئەمە ئیتر بەڕاستی لێرە ئەمە ئەلکتریک فیلدێکی بە تەواوەتی یونی فۆرمە سراحەتێکەکەین و دێینەوە بۆ درێژەی بابەتەکە بۆ ئەوە ڤیدۆەکەی زۆر گەورە